نرخی دۆلار بۆ 160,000 دینار بەرز بووە 964ش بە دوواداچوونی بۆ بەرزبوونەوەی ئەم نرخە کردووە. 146 خێزانی شەهید چوونە بەردەم ئەنجومەنی وەزیران چەند داواکاریەکیان هەیە. سڵاوتان لێبێت. ئەوەی دۆلاری هەبێم چەند ڕۆژە لە خێردایە دۆخەکە بۆ دینار باش نییە و بەڕادەیەکان پاشنیوەڕۆیە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بوو بە 160,000 دیناری عراقی. لە چەند ڕۆژدا 6,000 دینار بەهای دینار دابەزیوە. وتەبێژی بازاڕی دۆلاری هەولێریش هۆکارەکەی بۆ ئەو دەنگۆیە دەگەڕێنێتەوە کە دەوترێت حکومەتی عراق بەهای دۆلاری بەرامبەر دینار بەرزەکاتەوە. ئەوە لە حاڵێکدایە عراق سەرۆکی بانکی ناوەندی گۆڕیوە و دەیەوێت پرۆژە یاسایی بودجە ئامادە بکات و بینێرێتە پەرلەمان. ئەوەش پێویستی بە دیاریکردنی بەهای دینارەکەیەتی بەرامبەر بە دۆلار. کەیفی خۆشناو و تەبێژی ئەنجومەنی بازاڕی دراوی هەولێر بە 964 وێت بابەتی بەرزکردنەوەی بەهای دۆلار لەلایەن حکومەتی عراقیەوە تا ئێستا دەنگۆیە و ڕاگەیاندراوی فەرمیان نەبووە، بەڵام ئەم دەنگۆیە دڵ ڕاوچەی لای خەڵک دروست کردووە و نرخیش یاری ئەکات. ئەمڕۆ دۆلار بەرزترین بەهای تۆمار کردووە. لە هەولێر 146 خێزان کە لە سلێمانی و هەڵەبجە و ناوچەکانی شارەزور و سەید سادق چوو بوونە بەردەم باڵەخانەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم داوایان کرد ئەو یاسایە بگۆڕن کە دۆسیەی شەهیدەکانی پێیەکلایی کراوەتەوە. ئەحمەد بەمۆ کوڕی شەهیدە و باوکی پێشمەرگەی بەرگری و فریاکەوتن بووە. بە 964 وێت کێشەی سەرەکی ئەوان ئەوەیە بە یاسایەک موچەیان بۆ ڕێکەخەن یەکسەر شوناسی شەهیدەکەیان دەسڕێتەوە لەبری ئەوەی بە شەهید تۆمار بکرێن. دەڵێ لەبری ئەوەی بە شەهید تۆمار بکرێن دەکرێنە خانەنشین. ئەمان 2 ساڵە خەریکی ئەوەن یاساکە لە بەرژەوەندی کە سوکاری شەهیدەکانیان بگۆڕن و بە یاسای ژمارە 38 ساڵی 2007 پێشمەرگای یاساکە بچەسپێنرێت و لە هەموو ئیمتیازاتەکان سوودمەند بن. ئەو یاسایی بۆ ئەمان دانراوە یاسای ژمارە 18 ئەگەر خێزانی موچەخۆر بێت یان منداڵەکانی سەروی 18 ساڵ بێت موچەکەی دەبڕێت. هەر ئەمڕۆ نوێنەری خۆیان ناردۆتە لای ئەنجومەنی وەزیران و چاوەڕێن داواکاریەکانیان کە پێشکەشی ئەنجومەنی وەزیرانیان کردووە جێبەجێ بکرێن. لەناو بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سلێمانی کارمەندێک لە خۆشەویستی بۆ کارەکەی ژوورەکەی بە گوڵ و گوڵزار ڕازاندۆتەوە هەرکە ئەچیتە ژوورەوە هەستەکەی لەناو باخچەیەکدای. دیە ئەحمەد لێپرسراوی بەشی خزمەتگوزاری کارجێڕگێ لەو بەڕێوەبەرایەتیە قسەی بۆ مایکی 964 کردووە وەڵێت 5 بۆ 6 ساڵ دەبێ بەم شێوەیە ژوورەکەم ڕازاندۆتەوە و هەموو گوڵەکانیش خۆم هێناومن و گەورەم کردوون. وەک خۆی باسی ئەکات ژیان ینی گوڵ و سەوزایی هەر کەسێک دێتە ژوورەکەم تەسویری ئەکات و دەستخۆشیم لێ ئەکات. ئەو لێپرسراوی بەشی خزمەتگوزاری ئامادە نییە تەنانەتی یەک چڵ لە گوڵەکانیش بدات بە هیچ کەسێک دەیەوێت زیاتر لە ژوورەکەی سەوزتر بکات بە شێوەیە کە دیوارەکەشی سپیایی تێدا نەمێنێت. نەک تەنیا لە ناو یاریگاکان بەڵکو لە شەقام و میترۆ شوێنە گشتیەکانیش بە هەزاران هاندەری نەرویجی بەجلی سوور و کڵاوی قۆزدارەوە سەرنجی هەموو جیهانیان ڕاکێشاوە. نەرویجیەکان کە بە ڤایکینگەکان ناسراون بوونەتە یەکێک لە بەناوبانگترین هاانبەرانی مۆندیال. ئەوان لە یاری بەرامبەر عێراقدا بە شێوازێکی سەرنج ڕاکێش و بە یەک دەنگ سەوڵ لێدەدەن. هاوار و چەپڵەلێدانێکی تایبەتە کە مێژوەکەی بۆ سەردەمی ڤایکینگە کۆنەکان ئەگەڕێتەوە. ئەم نەریتە سەرەتا لە ساڵی 2016 لەلایەن ئایسلەندیەکانەوە زیندوو کرایەوە، بەڵام ئێستا نەرویجیەکان پەرەیان پێداوە یاریگاکانیان پێداگیر کردووە. ڤایکینگەکان لە مێژوودا گەورەترین تۆڕی بازرگانیان لە دەریای بەڵتیکەوە بەرەو بەغدا و قۆستانتینیە ڕاکێشا بوو. ئێساش لە ڕێگەی تۆپی پێوە مێژوەکەیان بە بیرجیهان ئەهێننەوە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.